مامۆستا مەسەلەی سۆفی و مەسەلەی تەریقەتی نەقەشبەندی و قادری ئەمانە ڕەگۆڕیشەیەکی کوردیان هەیە؟ بەڵێ تقریبان طریقەتی قادری و طریقەتی سۆفی لە ئەسڵدا هەرکیان صحیح و دروستن شەرعی بوون بەس بەعزە سۆفیەک و بەعزە دەروێشێک ناشرینیان کردووە لەما ئەسڵی طریقەتەکە وەک معروفی نۆدەیی حاجی کاک ئەحمەدی شێخ ئەوانە قادری بوون یا مەولانە خالیدی نەقشبەندی کە عالمێکی هێندە گەورە بۆ تەس نەخشی یا شێخی بیارە ئەو پیاوە گەورانە سۆفی بوون ڕاستە ئەمە زۆر بە خزمەت شێخەمینی بێژوێ گەیشتوم کە شێخەمینی بێژوێ یەکەم خەلیفەی شێخ عومەری بیارە بووە لە وەفاتیشدا ئاخر خەلیفەی شێخ عومەری بیارە بووە یەکێک بوو لە ئەولیای خوا شێخەمینی بێژوێ زۆر بە خزمەتی گەیشتن بەڵام ئیوا هەیە بە ناوی شێخێتی خۆی دەکاتە شێخ مەسەڵ باوکی پیاوی چاک بۆ کوڕەکەی خراپە ئەو دەگریتەوە خۆ ئەگەر بگۆڕێ و چاک بێ چاکە بەڵام ئەگەر هەر نەگۆڕێ و لەسەر ئەخلاقە کۆنەکەی بێ شێخی چی مامۆستا شێخ عومەری بیارە ئەڵێن ئەوەی جوابزانم جەنابەت باسیەکەی ئەڵێ هەمیشە ڕووی لە بیارە کردووە و ئەوە شێخی هین بووە شێخەمینی بێژوێ بوو شێخەمینی بێژوێ وا مەشهور بووە کە لە تەمەنیدا پشتی لێ بیارە نەکردووە 105 ساڵی تەمەن بوو بەڵێ بۆچی مامۆستا لەبەر ئیحتیرامی ئوستادەکەی لەبەر ئیحتیرامی ئوستادەکەی کە هێندە موتیعی ئوستادەکەی بۆ شێخ عومەری قەرەداخی شێخ عومەری بیارە لەبەر ئیحتیرامی ئوستادەکەی جا مەلای گەورەی کۆی ئیحتیرازێکی لێگرتووە توێتی ئەو شێخ خەمینە پێم ناخۆشە کە ناوی خۆی ناوە شێخ خەمین چونکی مەلای چاکە مەلایە بۆ خۆی دەکاتە شێخ خەمین وە پێم وایە تا ئێستا سەتان جار بەرەو پشتی مەدینە دانیشتووە بۆ بەرەو پشتی بیارە دانیشتووە مەلای گەورەی کۆیە کورد یعنی مامۆستا ئەگەر نەبێ بە کفر بیارەی لە هین مهمتر چۆنی هین کردووە نازم بەڵێ مەلای گەورەی کۆی ئەعتیرازی لێگرتووە بەڵێ مامۆستا ئەگەر تۆزێک باسی تەریقەتەکان کەین تەریقەتی قادری مێژوویەکی کۆنتری هەیە لە ینی نەخشی ئەتوانی بڵێن ئەو کوردی ترە یا فەرقی هەردووشیان کوردی وەڵاهی کوردی بەدەست جەماعەتەکەیانە بەڵێ کە تابعەکانیان کورد بوونەوە کوردەوە ئەگە دواکەوتەکانیان کورد نەبوون کورد نین بەڵێ ئەی کامیان زیاتر خزمەتی بە کورد کردووە مامۆستا وەڵا نەخشی خزمەتی بەدین زۆرتر کردووە و بە کورد زۆرتر کردووە نەخشی چۆن مەولانە خالید زۆر کورد بووە بەڵێ جەماعەتی شەمەڕوفی نۆدەیی دارودەستەکەی وایان ناشیرن کردووە کە شەمەڕوف ببێتە زیدی مەولانە خالید لەبەر ئەو زیدایەتە ڕۆیشتووە چۆتە بەغدا لە بەغدا لە شام داوایان کردووە چۆ لەوێ من لە شام چوومە سەر مەرخەدەکەی سوڵتانی ئەستەمبوڵ بارگایەکی عجایبی لەسەر کردووە وەرگە حاجی کاک ئەحمەدی شێخ لە گردێک نێژراوە بەڵێ کەواتە مامۆستا مەولانە خالید کوردایەتی کردووە ئەگەر پشتیوانی باە و پشتیان بگرتایە کوردایەتی دەکرد چونکی لەسەر دینی ڕاستی هەبووە دینی ڕاستیش لەگەڵ هەموو میلەتێکە لەگەڵ زوڵم نییە بەڵێ پیاوی گەورەیان لێ هەڵکەوتووە بە تایبەتی ئەو شێخانی بیارە ئەی مامۆستا لەلایەنی زانست و خوێندەواریەوە کامیان ینی لە پێشن مەسەن زۆر لە شاعیرەکانی کورد لەسەر تەریقەتی نەخشمەندی بوون ئەمە هۆکارەکەی چییە مامۆستا؟ هۆکارەکەی دینەکەیان باشتر گرتووە تەریقەی نەخشبەندی شێخەکانیان ئەوەی پەیڕەوی وان بوو بێ باشتر دینیان ملاحەزە کردووە بۆیە ئەغڵب شاعیرەکان هەموو مەلا بوون مەلاکانی زۆریان سەر بە نەخشبەندی بوون ئەی لە شاعیرە بەناوبانگەکان چیان سەر بە نەخشبەندی بۆ مامۆستا؟
مثلا مەولەوی خەلیفەی شاه عوسمانی سیراجەددین بووە لە کتێبەکەیدا زۆر تعریفی دەکات شاه عوسمانی جارێک مەولەوی کوڕێکی دەمری شێخی سیراجەددین دەچی بۆ تەعزیەی مەولەوی دەڵێ یا شێخ بریا هەموو ساڵە کوڕێکم بمردایە و تۆ بەهاتیایە بۆ سەر تەعزیەکەی ئەوەندەی احترام لێگرتو مەولەوی یەکەم شاعیری کوردە لە نالیژ مهمترە شعرەکانی ئەوەندە ناسک خەیاڵن بەداخەوە بە زبانی ئێمە نین بە هەورامین ئەوەندە ناسک خەیاڵن لە شعرێکیدا دەڵێ نازانم هین فەرهاد چۆنی دڵهاتووە چەکوش لە چاوی شیرن بدا کە ڕەسمی شیرینی دروست کردو ئەو ناسک خەیاڵیە هیچ شاعیرێک بۆی ناچی ئەنجا کتێبێکی هەیە بە ناوی فەزیلە مامۆستا مەلا کەریمی بیارە شەرحی لێ کردووە فەزیلە 2031 شعرە لە باسی علمی کەلامدایە من زۆریم لەبەرە لە فەزیلە کتێبێکی زۆر بە قیمەتە بەس زۆر گرانە شەرحی مامۆستا مەلا کەریم نەوایە کەم کەس دەیزانی